بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلدا بەدیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی تەنها بە ئیمان سەرفراز دەبین. خۆشەویستان، تەواوی خەڵکی سەر ئەم زەویە هەموو ئەو مرۆڤایەتیەی کەوا لە پێش ئێمەدا ڕۆیشتووە ئێستا لە گۆڕستانەکاندان، هەموو ئەو ملیار مرۆڤەی کەوا لەسەر زەویدا چەند ملیار مرۆڤەی کە لەسەر زەویدا هەیە و لە دوای ئێمەشەوە هەتا بەرپابوونی قیامەت و کۆتایی پێهێنان بەم ژیان و ژینگەی سەر زەویە بە دڵنیاییەوە سێ جۆر مرۆڤمان هەیە. هەموو مرۆڤایەتی پۆلێن دەبێ بۆ سێ جۆر لە مرۆڤ. جۆری یەکەمیان پێیان دەوترێ ئەنناجیحون، ئەو کەسانەی کەوا مرۆڤێکی سەرکەوتون لە ژیاندا. مرۆڤە سەرکەوتوەکان لە ژیاندا دەکرێت ئەو کەسانە بن کەوا لە مناڵیەوە بە جوانی خوێندویانە، شەونخونی زۆریان چێشتووە بە دیار کتێبەوە، قەڵەمیان بەدەستەوە بووە، گەیشتونە خوێندنی باڵا، ئێستا خاوەنی بڕوانامەیەکی باڵان. دەڵێن هەموو خەڵک ئاماژە بە فڵان کەس دەکات، بەڕاستی کەسێکی سەرکەوتوو بوو لە خوێندندا. کەسێک پلە سەربازیەکان دەبڕێ، لە سەربازێکەوە لە پلەکانی پێشمەرگایەتیدا بڕیوێتی، لە پلەکانی سەربازیدا بڕیوێتی، هەتا سەر شانەکانی پڕ بووە لە نەجمە و داڵ، بۆتە لیوایەک، بۆتە فەریقێک، ئەڵێن فڵان کەس سەرکەوتوو بوو لە بڕینی پلەکانی سەربازیدا. لە پێشمەرگەیەکی سادەوە بوو بە فەرماندەیەکی ناسرا و ناودار. ئەمە لە لای بنووشی تۆش لە بواری پیشەکەی خۆیدا بە کەسێکی سەرکەوتوو ناسرا و دادەندرێ. کەسێک لە بواری بازرگانیدا، لە بواری بازرگانیدا کەسێکی دەوڵەمەندی سەرمایەدارە، لە هەژاریەوە دەستی پێکرد، دەرگای ڕست و ڕۆزی پەروەردگاری لەسەر کرایەوە، ئێستا الحەمدولیلا ئاماژەی پێدەکرێت ئەوترێ فڵان کەس لە بواری سەرمایەداریدا، لە بواری سەرمایەدا لە پێشەوەیە، لە ملیۆن لێرەکانە، لە ملیارەکانە، لە ملیارد لێرەکانە. ئەم کەسە لە بواری ئابووریدا بە کەسێکی سەرکەوتوو ناودەبرێ و پێی دەوترێ فڵان کەس لە بواری بازرگانیدا، لە بواری ئاڵوگۆڕدا، لە بواری کەلوپەلهێنان و هاوردە و ناردنەدەرەوەی کەلوپەلدا بەڕاستی کەسێکە بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێت، ناودارە، ناوی دەهێندرێ و سەرکەوتووە. کەسانێکمان هەن کەسایەتی بەرزی کۆمەڵایەتین، توانیویانە بە فەزلی خوای پەروەردگار خۆیان پێبگەێنن، زمانیان شیرین بووە، نێتیان خاوێن بووە، قەدر و حرمەتیان لە ناو کۆمەلگادا پەیدا کردووە، نان و خوان و دیوەخانێکیان هەبووە. زۆربەی کوردستان ئەو کەسایەتیانە ئاماژەیان پێدەکرێت فڵان کەس کەسایەتیەکی بەرزی کۆمەڵایەتی هەیە. هەروەها لە بواری خۆشگوزەرانیدا کەسی وامان هەیە سەرکەوتووە، خانوێکی خۆشی هەیە، ئەلحەمدولیلا ماڵ و مەتبەخی دائیمە گەرمە، سفرەی ڕازاوەیە، خێزانێکی زۆر باشی هەیە، بەڕێزی هەیە، خۆشەویستی هەیە، منداڵەکانی گوێڕایەڵن، منداڵەکانی کەسانی باشن، ئەلحەمدولیلا ئازاری نادەن. ئەم مرۆڤانە پێیان دەوترێ مرۆڤە سەرکەوتووەکان، واتە سەرکەوتون لە بواری ژیاندا، بەڵام یەک عەیبی گەورەیان هەیە، ئیمانیان نییە، نێوانی خۆیان و خوایان وێرانە. کەسانێکن یان مولحید و بێباوەڕن بە خوای پەروەردگار، یان دەڵێن ئەڵڵا هەیە بەڵام هاوبەشی بۆ بڕیا دەدەن، نەعوذ بالله، وەکو بتپەرستەکان و جۆرەکانی بتپەرستی کە ئێستا لە دنیای پێشکەوتووی سەدەی 21 ئەمڕۆدا لە یابان، لە نیوزلەندا، لە ئەوروپا بەگشتی، هەروەها لە ئەمریکا خەڵکانێکمان هەن کە بە ئاشکرا بە نوێژی نیۆڕۆ بڕوایان وایە بتێک کە خۆیان دروستیان کردووە، عیبادەتی بۆ دەکەن، داوای چاکەی لێ دەکەن، لەبەری دەپاڕێنەوە، متمانەیان پێێتی، واتە غەیری ئەڵڵا شتێکی تر دەپەرستن، یان لەگەڵ ئەڵڵادا شتێکی تر دەپەرستن، پەنا بەخوای پەروەردگار. ئەمانە ڕاستە لە بواری دنیاییدا سەرکەوتون، بەڵام سەرفراز نین، چونکە ئیمانیان نییە، چونکە قیامەتیان وێرانە. کەسانێکی زۆر پرۆفیسۆرمان هەیە لە فیزیای نەوەویدا لە یابان، کەسانێکمان هەیە بڕوانامەی هەرە باڵای هەیە لە شوێنێکی وەکو بەریتانیا،
بەڵام بەو هەموو بڕوانامای باڵایەوە بەو هەموو بەحث و توێژوینەوەی کە لە جیهاندا بڵاوی کردوێتەوە بەو هەموو بەرهەمە زانستی کە هەیەی وڵی بەیانیان پێش ئەوەی بڕاتە دەرەوە بتەکەی دێنێ و سوژدەی بۆ دەبا خواردنی لە بەردەمادا دەنێ بە تەوەڕووکی دەزانێت کە بیخوا لە خواردنەکەی بەردەمی ئەو هەیکەلە بەخوای پەروەردگاری خۆی دەزانێ لێی دەترسێ ومێدی پێیەتی چاوەڕوانی خەیری لێ دەکا ئەمە کەسێکی سەرکەوتووە خۆ لە خوێندنا سەرکەوتوو بوو خۆ لە بوارەکەی خۆیدا بە 50 ئاماژەی پێ دەکرێت مامۆستای زانکۆیە جانتایەکی پێ پڕە لە توێژینەوەی نوێی زانستی بەڵام ئەم کەسە بەس سەرکەوتووە چونکە قیامەتی وێرانە چونکە بڕوای بە دوای مردن نییە و خوای پەروەردگاری خالقی خۆی نەناسیوە بە جوانی و بەڕێکپێکی کە خوات چۆنە لە قورئانەوە نەیناسیوە ئەمە کەسێکی سەرکەوتووە بەڵام سەرفراز نییە بۆیە کەسی سەرکەوتوو دەکرێت لەبەر چاوی خەڵکە بە کەسێکی لووتکە بناسرێ بە کەسێکی خۆشگوزەران بناسرێ بە کەسێکی خۆشبەخت بناسرێ بەڵام بڕواتان هەبێت لە لان خەوەڕەم بێوان نەبێ کەسی سەرکەوتوو لەبەر چاوی خەڵک و جەماوەرە ئێرەی پێدەبرێ بەڵام جار هەیە ناخی وێرانە زۆر دەوڵەمەند هەیە زۆر خاوەن بڕوانامەی باڵا هەیە زۆر کەسەیە پلەی باڵای هەیە لە بواری سیاسی و سەربازیدا زۆر کەس هەیە قەدر و حرمەتی لە کۆمەلگادا زۆرە پێگەی کۆمەڵایەتەکەی بەرزە بەڵام بڕواتان هەبێ بەڕێزان ئەگەر ناخی خۆی هەڵڕێژێ متمانەی پێت هەبێ نیو سعات لەگەڵ تا دانیشە هەز دەکەی لە ناخەوە زۆر وێرانە ڕاستە خۆشگوزەرانە بەڵام دڵخۆش نییە ڕاستە لە ناو خەڵکە قەدر و حرمەتی زۆرە لە ناو ماڵی خۆی داوانیە ڕاستە پارەی زۆری لە بەردەستایە بەڵام دڵی پێی خۆش نییە بەڵام چێژی لێ نابینێ بەڵام هەر کۆ دەکاتەوانێ و بەرچاوێکی ڕەشی هەیە چاویلکەیەکی ڕەش تۆتە سەر چاوەکانی ئەم دنیای ڕۆشنەی من و تۆتیا ئێستان بەرنامە تۆمار دەکەین بڕواتان هەبێت لای ئەو دایمەشەوە زەنگێکی تاریکە دایمە لە هەژە بەردەوام لە هەژاری دەترسێ لە شکست دەترسێ لە زەرەر دەترسێ ئەمە لەبەر چاوی خەڵکە ئەم سەرمایهدارە ئەم خاوەن بڕوانامە باڵایە ئەم پلە سەربازیە بەرزە ئەم پۆستە سیاسیە گەورەی هەیە خەڵک دەڵێن فڵانکە سەرکەوتووە ڕاست دەکەی سەرکەوتووە بەڵام کەسێکی سەرفراز نییە لە ناخی خۆیدا سەرفراز نییە و لە دنیادا سەرفراز نییە و لە قیامەتیشا کە دەچێتەوە لە حزوری ڕەب العالەمین هەمومان دەچینەوە دیوانی خوا بەخوا بەهەشتی نییە بە پێچەوانەوە سزای دۆزەخیشی بۆ ئامادەکراوە جۆری دووەم ئەو کەسانن المفلیحون کەسانێکن کە سەرفرازن بەڕاستی ئەمانە هەم سەرکەوتون هەم سەرفرازن بۆیە دەکرێت هەروایە کە هەموو کەسێکی سەرفراز سەرکەوتووە بەڵام مەرج نییە هەموو کەسێکی سەرکەوتوو و سەرفراز بێ کەسە سەرکەوتوەکان لەکوێوە دەناسرێن پۆلێنی قورئانی بۆ کەسانی سەرفراز بریتیە لە چەند ڕەوشتێک لە چەند سیفاتێک خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا کە قورئانەکە دەکەیتەوە لە سوورەتی فاتیحە ئەم بەری لاپەڕی ئەو بەری یەکسەر کە دەست دەکەی بە قورئان خوێندن ئەم ئاەتانە دێتە بەرچاوت الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون کەسانی سەرفراز ئەو کەسانن کە بڕوایان بە غەیب هەیە خوایەک کە بە چاو نایانبینیوە بەڵام لە بینینی هەر چڵە گیایەکە هەر درەختێکدا کە سەر بەرز دەکەنەوە بۆ ئاسمان لە بینینی خۆر و مانگدا لە بینینی ئەستێرەکانی شەواندا لە بینینی هەر دڵۆپێکی باراندا هەر کڵۆیەکی بەفری زستاندا هەڵوەرینی گەڵایەکی پاییزدا کاتە کە سەیری خۆی دەکا و جەستەی خۆی دەبینێ ڕوخساری لە باوێنەدا یان کاتێک کە بە عیلمیانە بە زانستیانە سەیری دیوی ناوەوەی لەشی خۆی دەکا لە بینینی دڵۆپێک خوێندا کاتێک کە لە شیکاری بۆ دڵۆپێک خوێن دەکرێ و کتێبی لەسەر دەنووسێ دەریایەکی گەورەیە پڕ بەدەم دەڵێ نابێ من و ئەم گەردوونە بێ خالق بین هەر لە خۆمانەوە دروست بین ئەو پەروەردگاری بە چاو نەمبینیوی بڕوام وایە ئەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا تۆ بە تەنهای بێ هاوبەشی هەر بووی هەر دەبی ئیمانی بە غەیب هەیە چونکە لە ڕێی دروستکراوەکانەوە قەناعەتی هەیە کە نەخۆم و نەدەوروبەرم و نەگەردوون و نەبینرا و نەبینراو
نابێ بێ خالق بێ و ئەو خالقە نابێ هاوبەش و شەریکی هەبێ کەویش الله سبحانه وتعالى. خاڵی یەکەمی سەرفرازبوون ئەوەیە ئەو کەسانە بڕوایان بەخوا هەیە ويقيمون الصلاة نێوانی خوان و پەروەردگاریان بە نوێژەکانیان ئاوەدانە بەخوا نوێژ سەرفرازیە بەخوا چەندە سەرکەوتوبی لە دنیادا ئەگەر ئەهلی نوێژ نەبی هەر دۆڕاوی نوێژ زۆر گرنگە بەڕێزان بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمەن تکاتان لێ دەکەم ئەگەر دەتەوێت سەرفرازبی نوێژ خوێن بە بەخوا لە کۆتایی تەمەنە کاڵک باژنۆت دەشکێنی ئەگەر لە گەنجێتیەوە نوێژن نەکرد بێ وەلیقیمون الصلاة ئیقامەی نوێژەکانیان دەکەن نوێژێک نا هەروەکو خود پێوەگرت پێوەکو وەرزش بکەیت ئەو نوێژەی کە بەڕاستی پیانەوە دیارە بەڕاستی ئەی سەلمێنن کەوا نوێش خوێنن کە لە مزگەوت لەسەر بەرماڵەکە لا دەچن لە کۆمەلگادا ڕەفتاری نوێش خوێنیان پێوە دیارە ومما ڕەزەقناهم ينفقون خاڵی سێمی سەرفرازەکان ئەو کەسانن لەوەی کە پەروەردگار پێی بەخشیون بەخیل نین علمی هەیە ئەی بەخشێ بە خەڵک ماڵ و سەروەت و سامانی هەیە ئەی بەخشێ بە خەڵک گرفتی گرفتاران چارەسەر دەکا نازی منداڵانی بێباوەک ڕادەگرێ ئافرەتانی بێ هاوژین نای هەڵی محتاجی دەستی نامردن و خەڵکی خراپ زەفەریان پێبێنێ بە ماڵەکەی ماڵیان ئاوەدان دەکاتەوە گەنجانێک کە لە بێ هاوسەری داخەری کە سەرگەردان دەبن ماڵ و خێزانیان بۆ دروست دەکا پۆستێکی سیاسی و حیزبی و سەربازی هەیە بەو ئەندازەی دەسەڵاتی هەیە خزمەت بە دەوروبەری دەکا ومما ڕەزەقناهم ينفقون کەسی سەرفراز ئەو کەسەیە کە هەر ئەوە نییە بڕوانامە باڵاکەی هەبێ هەر سەروەت و سامانەکەی بە ڕەقەم و وەژمارە زۆر بێ هەر ئەوە نییە پۆستەکەی باڵا بێ و سەر شانی پڕ نەجمە و داڵ بێ بەڵکو بە کردار بەکاری دێنێ لە خزمەتی خۆی و مرۆڤایەتی و دەوروبەریدا ئەو کەسە سەرفرازە وەکو سەرکەوتووە سەرفرازیشە والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون خاڵی چوارەم ئەو کەسانی کە سەرفرازن ئەو کەسانن کەوا بڕوایان بە پێغەمبەری ئیسلام هەیە بڕوایان بە قورئان هەیە بڕوایان بە هەموو پێغەمبەرانی پێشوش هەیە بڕوانیان بە هەموو کتێبە ئاسمانیەکانی پێشوو هەیە پێشەوەی دەستی مرۆڤ تێکی دابن واتە سەرفراز کەسێکە کەوا خواناسە و ڕێز لە هەموو پێغەمبەرانی پەروەردگار دەگرێ هەموو پێغەمبەرانی خۆش دەون هەموو کتێبە ئاسمانەکانی پێش ڕزگاریکردنی مرۆڤ وەکو چۆن بە پاشی لەلایەن خواوە هاتوون چۆن بڕوای بە قورئان هەیە ئاوا بڕوای بە ئینجیل و تەورات و زەبوور و سوحوف و کتێبە ئاسمانیەکانی تر هەیە کەواتە کەسی سەرفراز کەسێکە ڕقی لە خەڵک نییە ئەوەی غەیرە موسڵمان بێ بە چاوی سوک سەیری ناکە بەڵکو بە مستەلەحی قورئانی پیان دەڵێ ئەهلەل کیتاب ئێوە ئەگەر بە ئاگا بێنەوە ئەهلی کیتابن وبالآخرة هم يوقنون ئەو کەسانە خاڵی پێنجەم نیشانەی سەرفراز ئەوەیە یەقینی تەواویان بە قیامەت هەیە قەت خۆیان بە ڕەنجەڕۆ ناسانن قەت کردە پەشیمان نین لە کاری چاکەدا ناڵێ وەڵڵا چاکەم کرد و بە فیڕۆچ و بەڵکو دەڵێ خوای پەروەردگار قیامەتی هەیە من بڕوای تەواوم بە قیامەت هەیە چۆن لەم دنیادا پارەم لە بانقێکدا دانابێ کە متمانەی پێکرابێ پارەکەم پارێزراوە وە زیاد دەکا لە بانقی قیامەتە بەبێ ئەوەی سووڕی بای بچێتە سەر هەر شتێکمان بەخشی بێ هەرچی خزمەتێکمان کردبێ با بەرامبەرەکە پێی نەزانی بێ با دژایەتیشی کردبین با قسەشی پێوتی بین لای خوای پەروەردگار تۆمار کراوە وبالآخرة هم يوقنون صفاتی سەرفرازانە بەڕێزانە و کەسانەی کەوا وەکو بە چاوی سەر چاویان لێبێ کە قیامەت هاتووە بە چاوی سەر چاویان لێبێ کە بەهەشت هەیە بە چاوی سەر چاویان لێبێ کە دۆزەخ هەیە ئەوەندە بڕوای تەواویان بە قیامەت هەیە ئەو کەسانە سەرفرازن کاتی خۆی عەبدوڵڵای کوڕی موبارەکە لە 1970 کۆچیدا وەفاتی کردو مردووە کابرایەکی مجاهید دەبینێ کە ئەسپەکەی گیانی لەدەستدا و مردار بۆتەوە زۆر بۆی خەمبارە ئەفەرمێ ئەو ئەسپاک کە لە دنیادا نەماوە و سوودی نەماوە و وا پاش ماوەیەکی کرد ئێسق و پروسقی بە مردووی لەک جا دەبێتەوە بە مردارەوە بووی دەیفرۆشی بە من بە 400 دیرهەم ئەویش دەڵێ بەڵێ وەڵڵا مەمنونیشم ئەسپێکی باشتری پێدەکڕمەوە کە پارەکە وەردەگرێت شەو کابرای مجاهید و تێکۆشە لە پێناوی خوادا خەوێک دەبینێ لە خەویە ئەبینێ ئەسپەکەی خۆی زیندوو بۆتەوە 7 ئەسپی تری بە دواوەیە 7 دانە ئەسپی جوانی بە دواوەیە ئەچی ئەسپەکەی بگرێتەوە و زۆر دڵی خۆشە نەک ئەسپێک ئێستا 7 ئەسپی تریشی هەیە
بەڵام پێ دەڵێن ئەوە هی تۆ نییە، دەستی بۆ مەبە، نایە بۆ لای تۆ. ئەڵێ ئەڵێنی عەبدوڵڵای کوڕی مبارەکە خەبەری دەبێتەوە، بەیانی دەچێتە لای عەبدوڵڵای کوڕی مبارەک و دەڵێ قوربان لە مامەڵەکە پەشیمانم، 400 دیرهەمەکەت دەدەمەوە ئەسپە مردارەوە بووەکە بۆ خۆم کە سوودێکی نەماوە. ئەڵێ بۆچی؟ ئەڵێ خەونێکی ئاوان بینی، پەشیمانم لە مامەڵەکە. ئەڵێ بەخوا پێت نافرۆشمەوە، نەک 400 دیرهەم 4000 دیرهەم و 40,000 دیرهەمیشم بدەیت تێ نادەمەوە. بەڵام برای شیرینم، ئەوەی کەوا تۆ بە خەون بینی و تا من بە چاوی واقع دەیبینم، چونکە ئیمانم بە قیامەت هەیە، ئیمانم بە فەرمایشتەکانی پەروەردگار هەیە سوبحانەه وتەعالا. من دڵنیا بووم خوا لە جیاتی ئەو ئەسپەی کە لە پێناوی تۆدا بە مردووی لێم کڕی کە تۆ دڵناڕەحەت نەبی بڕۆی ئەسپێشکەی پێ بکڕی و جیهادی لەسەر بکەی، وەڵڵی دڵنیا بووم خوا لە بەهەشتا بە 1/7 بەلانی کەمەوە پاداشتن دەداتەوە. بەڵام ئەوی تۆ بە خەون نیشانت درا و دڵت گەرم بوو، من لە ژیانی ڕۆژانەمدا بە بێ خەون و بە بێ خەیاڵ بە چاوی واقع دەیبینم و دڵم پێی خۆشە. ئەو کەسانی کە ئەو سیفەتانیان تێدایە کە باسمان کردن، ئەمە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 3 بۆ 5 دەفەرمێ ئولایکە عەلا هودەن من ڕەبیهم، ئەوانە لەسەر هیدایەتی پەروەردگارن، وأولئك هم المفلحون، ئەو کەسانە سەرفرازن. سەیری وردەکانی قورئان کە نافەرمێ وأولئك هم الفائزون ناجحون، دەفەرمێ ئەو کەسانە سەرکەوتون، نە ئەمانە مفلحن، ئەمانە سەرفرازن، ئەمانە بەڕاستی بەختەوەری دنیان و سەرفرازی قیامەتن. کەواتە خاڵی دووەم ئەگەر دەتەوێت کەسێکی سەرفراز بی نەک هەر سەرکەوتو، دوو شتت هەبێ، صیلة بالخالق والإحسان إلى المخلوق، با نێوانی خۆت و پەروەردگارت ئاوەدان بێ بە نوێژەکانت، بە ذیکر و یادی پەروەردگارت، بە بیرکردنەوەی هەمیشەی لە قیامەت. وەکو عەبدوڵڵای کوڕی مبارەک بی بڵێ بەخوا ئەوەی خەڵک بە خەون دەیەوێ بیبینێ، من بە چاوی ڕاستەقینەوە ئەزانم ئێستا لە بەهەشتام و دەیبینم، وا دەزانم تەرازوی قیامەتم لەبەر چاوە و بەردەوام چاوم لێیەتی. هەر چاکەیەکم کرد بێ با خەڵک پێی نەزانن، با خەڵک لۆمەم بکەن، با خەڵک بێوەفا بن بەرامبەرم، پەشیمان نیم، چونکە من بڕوان بە قیامەت هەیە. ئەمە صیلة بالخالقە، ئەوانە سەرفرازن. هەروەها والإحسان إلى المخلوق، لەو هەموو چاکەی کە پەروەردگار پێی بەخشیوی بەردەوام با چاکەت بۆ خەڵک هەبێ. وأحسن كما أحسن الله إليك، ئەوەی کە خوا چاکەی لەگەڵ تۆ کردووە، فەزلی پەروەردگارت بەسەرەوەیە، تۆش چاکە لەگەڵ دروست کراوەکانی پەروەردگار تا بکە. ئەو کەسانەی کەوا سەرفرازن لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 104 باسییان دەکات. صیفاتێکی تری سەرفرازان ئەوەیە کەسانێکی بێ هەڵوێز نین، کەسانێکی بەرژەوەندی خواز نین، لەکوێوە بای هات لەوێ شنەی شەماڵی خۆیان بکەن و شەنی خۆیان بکەن، بەڵکو بە پێچەوانەوە خاوەنی مەبدەئن، خاوەنی هەڵوێستن، بە چاک دەڵێن چاک و پشتیوانی لێ دەکەن، بە خراپ دەڵێن خراپە و بە ئەندازەی توانە ڕێگری هەوڵی وەستاندنی دەدەن و گۆڕینی خراپ بە چاک دەدەن. خی پەروەردگار دەفەرمێ يأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون، کەسانی سەرفراز ئەو کەسانن کەوا فەرمان بە چاکە دەکەن و ڕێگری لە خراپە دەکەن، بەڕاستی ئەو کەسانە کەسانێکی سەرفرازن. کەسانی سەرفراز ئەو کەسانن کە خی پەروەردگار لە سوورەتی ئەڕوم ئاەتی 38 باسییان دەکات و دەفەرمێ فآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ذلك خير للذين يريدون وجه الله وأولئك هم المفلحون. ما فێک کە لەسەرتە بۆ خزمەکانت، سەیری وردیەکانی قورئان کەم بەڕێ زەنجارێکی تر پێتان دەڵێمەوە. فآت ذا القربى حقه، خزم کاکە هەر بۆ تەعزیە خزم نییە، ئەو کاتێکەوە لە ژیاندا پێویستی پێتە مافی لەسەرتە، بۆیە خزمتە، بۆیە کەس و کارتە مافی لەسەرتە، مافی خزمەکەت بدە، مافی هەژاران بدە، مەڵێ ئەو هەژارە خۆ خزمم نییە، مادام هاو وڵاتی وڵاتەکەی تۆیە، لە سنووری جوگرافیا لەگەڵ تا دەژیا حەقی لەسەرتە، مافی ڕێبواران بدە، با خەڵکی وڵاتەکەشن نەبێ، با هاو وڵاتی تۆ نەبێ، خۆ مرۆڤە، مادام لە وڵاتی تۆیە لێ قەوماوە، بەڵام بەو مەرجەی یوریدون وجه الله کە هاوکاری خزمەکەت دەکەی بۆ ئەوە نەبێت چاوبەرە ژێریکەی، بۆ ئەوە نەبێت لە ناو خەڵکا خۆتی پێوە هەڵکێشی خزمەکەم دەمر لە برسانە ئەگەر من نەبوومایە، نا لەبەر خاتری خوا، بەس لەبەر خوا
کە یارمەتی هەژارێک دەدەی فرمێسکەکانی دەکەی بە زەردەخەنە تەنها مەبەستە ڕەزامەندی خوا پاداشتی لای خوا بێ ئولائیکە هم المفلیحون ئەو کەسانە سەرفرازن کەواتە ئەگەر دەتەوێت سەرفرازبی بەرامبەر بە خزمەکانت کەم تەرخەم مەبە بەرامبەر بە هەژاران کەم تەرخەم مەبە مافیان لەسەرتە بەرامبەر بە ڕێبواران کەم تەرخەم مەبە ڕێکەوتۆتە وڵاتی تۆ لێ قەوماوە مەیاڵە تووشی سوال و سەدەقە بێ بە ئەندازەی پێویست هاوکاری بکە سەرفرازەکان ئەوانن کە خێریان بۆ خۆیان دەوێ خێریان بۆ خەڵک پێیە دڵپاک و میهرەبانن ناوبڕێکی کورتمان هەیە و بەویستی خوای پەروەردگار درێژە بە بابەتەکەمان دەدەین بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی بەڕێز وتمان ئەوانەی کەوا نەک تەنها سەرکەوتون لە ژیاندا بەڵکو کەسانی سەرفرازن کەسانێکن کەوا کەسانی دڵپاکن کەسانی میهرەبانن کەسانێکن کە خێریان بۆ خەڵک دەوێ کەسانێکن بەو ئەندازەی کە توانیان هەیە خێریان پێ بیبەخشن بە خەڵک و ئەوە کاتش کە خەڵک خراپەیان بەرامبەر دەکا کەسانی سەرفراز ئەوانن کە دڵیان پڕ نییە لە ڕق و قین کەسانی سەرفراز ئەو کەسانن کە دڵێکی ئەوەندە گەورەیان هەیە ئەوەندە دڵێکی پاک و بێگەردیان هەیە تەنانەت ئەگەر کەسێک خراپەشیان بەرامبەر بکە کاتێک کەسێک تووڕەیان کە کاتێک کەسێ ستەمیان لێ بکە دوعای هیدایەتی بۆ دەکەن ناڵێن خوایە لە ناوی بەرە بەود لە ناوبردننی تەنانەت نایارەکانیشیان بە لە ناوچوونی ئەو کەسانی کە خراپەشیان بۆیان هەیە خۆشحاڵ نین ئەوەندە حەزیان لە بنیادنانە حەزیان لە ئاوەدانیە دوژمنی کاولکارین ئەو کەسانە بەڕاستی سەرفرازن بۆیە دەکرێت ئەو جیاوازیە لە نێوان کەسی سەرکەوتوو لەگەڵ کەسی سەرفرازە بەوە دیاری بکەین کەسی سەرکەوتوو دەکرێت خاوەنی هێزێک بێ هەر کەسێک خراپەیەکی بەرامبەر کردبێت لە ڕەگ و ڕیشاڵەوە کوردەواری دەڵێت دەری بێنێ ئەمە سەرکەوتوو بۆ کەسێکی سەرکەوتووە لە بوارەکەی خۆیدا بەڵام قەت دڵی ئیسراحەت نییە سەرفراز نییە کەسی سەرفراز لە لووتکەی دەسەڵات و هێز و توانادا کەسێکی لێبوردەیە تۆڵەستێن نییە دڵی ڕەش ناکە بە ڕق و قین کوردەواری ئێمە الحەمدولیلا لەو جۆرە پیاوانەی لە لووتکەی دەسەڵات و دەستڕۆیشتووی و دەور قەرەباڵغیدا الحەمدولیلا کەسانێکی پاک بوون کەسانێک بوون کەوا خێریان بۆ خەڵک ویستووە حەزیان نەکردووە نایارەکانیشیان خوا گەورە غەزەبیان لێ بگرێ زۆرن بێمە بنمونەی بیسترا و باز ناکەم بۆ جەنابتان نمونەی ناو کتێبتان بۆ باز دەکەم نمونەی ناو کتێبی تەفسیری قورئانتان بۆ باز دەکەم زانای پایەبەرزی کورد مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا لە بەرگی 6دا لە لاپەڕی 61دا دەفەرمێ شێخێکی ئێرشاد و ڕێنماییکاری خەڵکی بۆ دینی ئیسلام هەبوو بە ناوی شێخ عەلی خالس شێخ عەلی خالس کە لە شێخانی تاڵەبانی بووە ئەفەرمێ گاڕانی هەبوو مەڕ و ماڵاتی هەبوو ڕەشە وڵاخێکی زۆری هەبوو واتەگە بووم بە چەند سەرێکی زۆر نزیک 40-50 سەر پێ دەوترێ گاڕانێکە کاتێک کە دەڕۆن کۆمەڵە خەڵک لە عەشرەتێکی تر دێنە سەر مەڕ و ماڵاتەکەیان و گاڕانەکەیان و تاڵانی دەکەن و دەیبەن و دەستی بەسەرا دەگرن مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە دەفەرمێت لە خزمەتی ئەو شێخە پایەبەرزەدا بووین مەجلیسێکی گەورە بوو باسی تاڵانیەکە کرا ئەخ زۆر ناڕەحەتە تۆ سەرۆت و سامانەکەت یەکێک هەمووی ببە هێزێک بێ هەمووی تاڵانکە و فەرهودیکە بە تایبەتی مەڕووماڵاتێک کە لە دەرگای خۆتا گەورە بووە لە بەچکەیەوە ئەم گۆلک و مانگایانە گەورە بوون و دڵ زۆر پێی خۆشە دەفەرمێ بەدەمما هاتوتم یا ڕەبی خوا بیانگرێ یا ڕەبی خوا بیانگرێ و تۆڵی تویان لێ بکاتەوە شێخ عەلی خالس فەرمووی کاکە محەممەد خوا وا مەڵێ ناتخوا کاکە محەممەد وا مەڵێ بڵێ خوایە عەفویان کەی خوای هیدایەتیان بدەی یا ڕەبی خوا داوا لێ دەکەم فەرمووی بۆ من عەزابیان نەدەی یا ڕەبی عەلی کوێر بێ ئەگەر ئارەزوو بکەم بۆ من خوای پەروەردگار یەکێک لە ئەفرادی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم عەزاب بدا الله لەم دڵە گەورەیە لەم سەرفرازیە کابرا هەموو سەرۆت و سامانەکەی بە تاڵان و بەدزی بردووە ئەڵێ خوای هیدایەتی بدەی ئەوە دوا خراپەی بێ یا ڕەبی خوای ڕێنمایی بکەی تەوبە بکە و جارێک کە تووشی ئەم هەڵە گەورانە نەبێ فەرمووی واللهی داوا دەکەم عەلی کوێر بێ خوا کوێری کە ئەگەر حەز بکەم لەسەر مافی من خوا غەزەب لە یەکێک بگرێ و یەکی عەزابدا مادام ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم من نامەوێ خوا لەسەر من هیچ کەسێک لە قیامەتە و لە دنیادا لە دنیا غەزەبی لێ بگرێ و لە قیامەتە سزای بدا بە دۆزەخ
یاڕەبی کوێر بم ئەگەر ئەو دڵ و دەروونەم نەبێ. الله ئەکبەر لەم دڵ و دەروونە لەم ناخە پاکە بەخوا ئەو کەسەی ئاوا ناخی پاک بێ دایمە سەرفرازە، دوژمنەکەی زەلیلە چونکە هیچی بەرامبەر پێ ناکرێت، دوژمنەکەی سەرکەوتوو نییە چونکە ئەم خراپەی بۆی هەبوو ئەو چاکەی بۆی هەبوو. سێم جۆر لە مرۆڤەکان بەڕێزان پێیان دەوترێ ئەلخاسیڕون، ئەو کەسانی زیانمەندن، ئەو کەسانی کە بەڕاستی تووشی زەرەد و زیان بوون. یەکەم ئەلموشریکون، هەر کەسێک کەوا هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیاردا، چاکەی زۆری کردووە، خێری زۆری کردووە، بەڵام نێتی تەنها بۆ خوا نەبووە، نێتی بووە زیاتر لەوەی کە خوا لێ ڕازی بێ خەڵک مەدحی بکە، خەڵک بە چاوی بەڕێزەوە سەیریکە. ئەگە خێر و چاکەیەکی کرد بێ، مزگەوتێکی دروست کردووە، خێرێکی کردووە، حیوانێکی سەر بڕیەوە بۆ خوا و دابەش کردووە بەسەر هەژاراندا، ئەگە خەڵک بزانێ پێیان نەزانیەوە مەدحی ناکەن دڵگران دەبێ، ئەگە خەڵک مەدحیکەن زڵخۆش دەبێ، شەریک بۆ خوا قەرادان لە بتپەرستیەوە دەیگرێتەوە هەتا ئەو ڕیابازیە. پەیامی هەموو پێغەمبەران یەکشتە لە سوورەتی ئەز-زومەر ئاەتی 65 دەفەرمێ وەلەقەد ئوحیە ئیلەیکە وإلى الذین من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. وحیمان کردووە نیگامان کردووە لە ئاسمانەوە ئەی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم، نیگامان کردووە بۆ تۆ بۆ پێغەمبەرانی پێشتۆش ئەگەر هاوبەش بۆ خوا بڕیاردەی هەموو کار و کردەوەکانت پوچ دەبنەوە وەلەتەکونەنە من الخاسرین، دەچیە ڕیزی زیانمەندانەوە. کەواتە بەڕاستی ئەو کەسە زیانی کردووە، ئەو کەسە ئیفلاسی کردووە، ئەو کەسە خەسارەتمەند و ڕەنجەڕۆیە کەوا لەگەڵ خوای پەروەردگارە چاوی شتێکی تر دەبینێ، دڵی مەدحی کەسێکی تر دەخوازێ، حەزی بەستایش و پیا هەڵوتنی کەسانێکی ترە. ئەگەر کەسێک ئاوا بیری کردەوە دڵنیابێ زیانمەندە، چونکە ئەو هەموو پاداشتە لای خوای پەروەردگار دیاری کرابوو بەداخەوە بەهۆی ڕیا و ڕووپاماییەوە هەمووی لە دەستی خۆیدا. هەر مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا لە بەرگیدەدا لە لاپەڕەی 636 دەفەرمێ شێخ عەلی ئەفەندی یەکێک لە شێخانی ئیرشاد و ڕێنماییکاری خەڵک بۆ ڕێگای ڕاستی ئیسلام برینێک لە بنی هەردوو پێی پەیدا بوو. برینەکە زۆر ئازاری دەدا، ماوەیەکی زۆر لە جێگادا خستی، 18 مانگ دەوامی بوو، یعنی 18 مانگ ئەم برینە لە بنی هەردوو پێی شێخ عەلی ئەفەندیدا بەرەو چاکبوونەوە نەدەڕۆیشت، 18 مانگ لە جێگادا خستی، زۆر بە ناڕەحەتی دەیتوانی هەستێ و چەند هەنگاوێک بنێ. ئەڵێ کاتێکە من سەردانم کرد لە کۆتاییدا بوو بەرەو چاکبوونەوە دەڕۆیشت. وتی جەنابی مامۆستا مەلا محەممەد بە مەلای گەورەی کۆیە دەڵێ، ئەڵێ شێخ عەلی ئەفەندی وتی قوربان ئەڵێن چونکە ئیستیغاسە بە غەوز ناکەم، چونکە ناڵێم یا شێخ عەبدولقادری گەیلانی هاوارە فریامکەی و شیفام بدەی بۆیە چاک نابمەوە. ئەڵێن خەڵکەکە وایان پێدەوتم ئەگەر بدوتایە یا شێخی گەیلانی هاوارە شیفام بۆ بدێری ئەڵێ چاک دەبیەوانێ. ئەڵێ هەرچەند من خۆم شێخم لەسەر تەریقەتی شێخ عەبدولقادری گەیلانیم، بەڵام واللهی لاکن خوایەک کە قەدیرە، خوایەک ئین الله على كل شيء قدير، خوایەک کە سەمیعە، نەک ئەوەی دەنگت دەبیستێ ئەوەی بە خەتەرەی دڵتا دێ، خوای پەروەردگار عەلیمە پێی ئاگای پێیەتی، هەر وەختێ دوعا دەکەی دڵنیا بەخوا دەنگت دەبیستێ، خوایەک کە بەسیرە و بەردەوام چاوی لە هەموو حاڵ و ئەحواڵمانە، خوایەک کە ئاگای لێمانە، خوایەکی ئاوام هەبێ بۆ هەر نەڵێم یا ئەڵڵا، بۆ هەر نەڵێم یا ئەڵڵا و یای شتێکی تر بکەم، جا پێغەمبەرێکە ساڵحێکە شێخێکە پیاوچاکێکە بەخوا ناڵێم یا عەبدولقادری گەیلانی، هەر دەڵێم یا ئەڵڵا یا ئەڵڵا. فەرمووی شێخ عەلی ئەفەندی فەرمووی واللهی نەک 18 مانگ 18 ساڵی تر ئەو برینەی ژێر پێیەکانم چارەسەر نەبوویایە هاوارم بۆ غەیری خوا بۆ کەسی تر نەدەبێت. ئەمە تێگەیشتنە لە عەقیدە و بیر و باوەڕ. ئەگەر غەیری خوا ئومێدت پێی بوو کە بەبێ خوا شتێکی پێدەکرێ، واللهی هەموو نوێژ و عیبادەت و ڕۆژوو و حەج و عومرەت هەمووی بەتاڵ دەبێتەوە. لە کوردەواری خۆماندا ئێستاش دەبینین خەڵک هەیە منداڵی نابێ، ئەچێتە سەر قەبرێک و بە چوادەوریا دەسوڕێتەوە حەیوانێکی بۆ سەر دەبڕێ، یەقینی هەیە بەهۆی ئەو قەبرەوە خوا منداڵی دەداتێ. و دەزانێ منداڵەکە خوا داویەتی، بەس لەگەر نەچوومە سەر ئەو قەبرە و لەو قەبرە نەپاڕامەوە خوا منداڵی نەیەدامێ. بەڕێزانە ئەمە شیرکە، ئەمە عیبادەتەکان هەمووی بەتاڵ دەبێتەوە.
زۆر ئاگادار بین ژیانمان مردنمان عیزەت و سەربەرزیمان شکستمان ڕزق و ڕۆزیمان شیفای نەخۆشیمان بوونی منداڵمان چارەسەری کێشەمان تەنها دەبێ هاوارکەی چی یا ئەڵڵا نابێ غەیری خوا هاوار لە هیچ شتێکی تر بکەیت ئەینا لەتەکوونەنە من الخاسرین ئەوە خەسارەتمەندە برایان ئەوە ڕەنجەڕۆیە بەخوا برای شیرینم ئەوە کەسێکە کە ئیفلاسی کردووە چونکە هەموو چاکەکانی لەدەستدا دووەم ئەو کەسەی خوای گەورە پلەیەک پارەیەک هێز و دەسەڵاتێکی پێبەخشی دەیتوانی بەو پارەیە ببەخشێ دڵی خەڵکی خۆشکە فرمێسک بکا بە زەردەخەنە ببێتە کلیلێکی خێر بەخوا کابرا دڵی داخراوە لە قەرزاریدا بەخوا ئەم دنیای بە ڕەش دەبینێ نەک با ڕووناکی ئەوەندە قەرزاری تینی بۆ هێناوە بێخانوویی نەخۆشی خۆی خێزانی منداڵی لەگەڵ نەخۆشیدا گیرفان بەتاڵیەکەی ژیانی لێتاڵ کردووە تۆ بە ماڵ و سەرەت و سامانەکە دەتوانی ببی بە کلیلێک و دەرگای دڵی داخراوی بکەیتەوە دڵی داخراوی خۆش بکەیت دڵی بە ژیان خۆش بێتەوە جارشکە لە ژیانە دەست بە هەڵسوکەوت بکاتەوە لە نەخۆشی و ناخۆشی بە ماڵەکەت ڕزگاری کەی ئەتوانی بە پارەکانت بەهێز و پلە و دەسەڵاتەکەت خی گەورە هێزی داویتێ دەسەڵاتی داویتێ بە ئیمزایەکی تۆ گەلە گۆڕانکاری لە ژیانی خەڵکا دەکرێت دەبیکە ئەو کەسانی کەوا ماڵ و منداڵیان هەیە قەوم و عەشیرەتیان هەیە ئەتوانن بۆ چاکە پشتیوانی ئەندامانی عەشیرەتەکەی خۆیان بکەن کاتێک کە زانیت یەکێک لار و لەوێر و خراپە دەستی بگرن ئەگەر کەسێک گوانە بوو لە قیامەتا دەزانێت چەند خەسارەتمەندە لە قیامەتا دەزانێت کە هیچ سوودی پێ ناگەیەنێ بەداخەوە پارە زۆرەکانی هێز و دەسەڵاتەکەی پلە و پایەکەی قەوم و خزم و عەشیرەت و ئەولادی زۆری زۆر چاکەیان پێدەکرا بەڵام سوودی لێ نەبینی چونکە چاکەی پێ نەکرد دەرسی وەرنەگرت لەو کەسانی کە لە پێش ئەما بوون قورئانی پیرۆز دەفەرمێ كالذين من قبلكم كانوا أشد منكم قوة وأكثر أموالا وأولادا فاستمتعوا بخلاقكم كما استمتع الذين من قبلكم بخلاقهم وخضتم كالذي خاضوا أولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك هم الخاسرون لسورة التوبة آتي 69 دەفەرمێ ئەو کەسانە خەسارەتمەندن کە دەرسیان لە کەسانی پێش خۆیان وەرنەگرت کە لەوان بەهێزتر بوون لە دەسەڵاتە ماڵ و منداڵی زۆرتریان هەبوو قەوم و عەشیرەتی زۆرتریان هەبوو ماڵ و سەرۆت و سامانی زۆرتریان هەبوو بەڵام بەداخەوە دەرسیان لێ وەرنەگرتن نانزانی سەیریان نەکرد عیبرەتیان وەرنەگرت ئەم دەوڵەمەندە بەدەستی خاڵی دنیای بەجێهێشت ئای دنیای بەجێهێشت و هیچی لەگەڵ خۆیان نەبرد بەخوا ئەمیش بەجێی دێڵێ و کفنەکەمان هیچمان نەهی دەوڵەمەند و نەهی سەرمایەدار و نەهی هەژار و حەماڵ و کرێکار هیچی گیرفانی نییە بەخوا دەبوو دەوڵەمەند دەرز وەرگرێ لە قەبرستانێکا کە مردوویەکی دەوڵەمەند دەنێژرێ بڵێت چی لەگەڵ خۆیان برد چی هیچ دەبا من دەستی خێرم هەبێت چونکە ئەم سەرۆت و سامانە بەس ئەوە هی منە بەڕاستەقینەی کە لەگەڵ خۆما دەینێرم و دەینێرمە قەبرەکەوە دەینێرم بۆ بانقی قیامەتم بەڵام ئەم دەوڵەمەندی دەرز وەرناگرە ڕەنجەڕۆیە خەسارەتمەندە لە قیامەتە بۆی دەرەکەوێ دەستی خاڵی بوو ئەو هەموو سەرکردەیە کە دەمرێ خۆزگە سەرکردەی دوای ئەو سوودی لێ وەرگرێ بڵێ بەخوا تەنها ئەوەی بۆ مایەوە کە خزمەتی میلەتی خۆی کرد خزمەتی خاچی خۆی کرد خزمەتی خەڵکی خۆی کرد بە دڵسۆزی بەبێ فێڵ بەبێ غەل و غەش ئەو کەسانی کە دیکتاتۆرن بۆیە ڕەنجەڕۆ خەسارەتمەندن ئەگە دیکتاتۆرێک لە وڵاتێکا داڕوخێ سەرۆکی وڵاتێکی تر دەرسی لێ وەرگرێ بڵێ ئەو خەڵکەی 1970 دەنگیان پێدەدا ئەو هەموو خەڵکەی چەپڵیان بۆ لێ دەدا بڕوح بدەمیان بۆ دەگردیان و بە ڕوح و بە ماڵ و بە خوێنمان فیداد بین هەچیارە ئەو خەڵکە لێ دەکەونە چەپڵە و ڕاوی دەنێن و کورسیە شەق و شڕەکەی لەژێر دەردێن و حکمی 50 ساڵەی خۆی و بنەماڵەکەی دەردێنن ئەگەر کەسێکی دەسەڵاتدار لە وڵاتێکیکە دەرس لەمە وەرگرێ بڵێ با من پێشەوەی وەکو ئەو ببمە پەندی زەمان با بە خۆمدا بچمەوە با چاکسازی لە وڵاتەکەما بکەم با دەستی باوکایەتی بەسەری میلەتە بێنازەکەم دابێنم با هەندێک لەو گیرفانە قەبەوزلەی خۆم پارەکەی لێ دەرێن و بیخەمە دەستی خەڵکەکەوە با هەندێک لە منداڵەکانم بگرمەوانەیە کە بەشی حەو پشتیانم بۆ دابین کردوون بەشێکی بخەمەوە بە خزمەتی ماڵ و منداڵی خەڵکەوە وەڵڵی وای لێ نەداهات ئەویش وەکو ئەوەی پێشوو نەدەبوو بە پەند و عیبرەت بەڵام ڕەنجەڕۆ ئەو کەسەیە کە دەرز وەرناگرێت بەخوای ئێمە ڕەنجەڕۆین کە دەچینە سەر قەبران و لەوێ پێدەکەنین
بەخوا دەبێت سەیری هەرو گۆڕێکمان کرد بزانین ئەو لە ئێمە ئازاتر بوو بەخوا دەوڵەمەندتر و پیاوتر و زیرەکتر و خاوەن بڕوانامەتر بوو بەڵام بەڕێزان چی لەگەڵ خۆی برد بێدە سەڵات لە کفنێکەوە وەکو منداڵی قوماتە کراوە پێچراوەتەوە بە زەلیلی دەڕواتە گۆڕێکەوە تەنها ئەوەی پێیەتی کردەوەکانی خۆیەتی ئەگەر دەرز وەرنەگرین لەو کەسانەی لە پێش ئێمەدا ڕۆیشتن و دنیایان بەجێهێشت دڵنیابن ئێمە لە خەسارەتمەندان دەبین سێمیان لەو کەسانی خەسارەتمەندن کە خوا باسییان دەکا هەر کەسێک دەستی بچێتە خوێنی خەڵک هەر کەسێک بکوژێ ئەو کەسێک دەکوژێ دڵنیا بێ ئازانیە دڵنیا بێ سەرکەوتو نییە دڵنیا بێ پاڵەوان نییە ئەو پەڕی ڕەنجەڕۆیە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی سیدا دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين کوڕە نەکبەتەکەی ئادەم بە ناحەق و ناڕەوا تەنها لەسەر دەرونی پیسی لەسەر حەسوودی ئەم هەموو دنیای ئەو دوو برایە بوو کەچی وەیە زانیێگە براکەی پاروێک نام بخوا لە ئەم کەم دەبێتەوە ئەیگو نابێت تۆ بژی نابێت تۆ هیچت هەبێ نابێ خوا تۆی خۆش بوێ نابێ خوا قوربانی تۆ قبولکە نابێت تۆ بوونت لەسەر زەوی و نەخشەی خوادا هەبێ ئەبێ بتسڕمەوە لە ناو ناخی خۆیدا ئەم قسەی دێناو دەبێت تۆ بڵی براکەم کوژم بەڵام پەروەردگار دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه نفسی یاخی و دوور لە خوا و سەرکەشی هانی دەدا ئەیگو بیکوژە برا بیکوژە قەیچیەکە ئەو کاتی جەنابی شت ئەمایەتە قورئانی دەسا لەم بەرنامەی کلیلا گوێ لێ دەبێت کلیلی باب بێتە کلیل و دڵت بکاتەوە لە ئۆتۆمبیلەکەتدا و دەماچەکەت پێیە کڵاشکۆفەکە بەداخەوە لە وڵاتێکی بێئاسادا لە تەنیشتەوە دانراوە یان پلە و پۆستێکی سەربازی تەیە و بە ڕێپێدانیش چەکت پێیە کەسێک هەر ئۆتۆمبیلەکەی تۆزێ لێ نزیک کردەوە هۆڕنێکی لێدا فولایتێکی لێدا کەسێک قسەیەکی نەشیاوی وت کەسێک کۆمنتێکی نەشیاوی وت پەنا بنابێ بۆ یاسا نفست پێت دەڵێ بیکوژە لەو کاتەدا چەند هانت دەدا فطوعت له نفسه بەخواوە نفسی سەرکەش و دوور لە خوا و یاخی پێ دەڵێ بێمنەت بە بیکوژە چ دەبێ با بێ ئەم نەکبەتە ئەم ئەولادە نەکبەتەی ئادەم نفسی پیسی دوور لە خوای سەرکەشی هانیدا قتل ئەخیه بۆی براکەی خۆی بکوژە فقتله ئاخری ئەنجامیدا تکاتان لێ دەکەم گەنجانی بەڕێز سەیری فلیمێک مەکە کە کوشتن و بڕینی تێدا چونکە نفست فێری کوشتن دەبێ قەت گوێ لە کەسێک مەگرە کە شانازی بە کوشتنەوە دەکات فڵان کەس ئەوەندە کەسەی کوشتووە چونکە نفست کوێر دەبێتەوە نفست وێران دەبێ تۆش وا لێدێ کوشتنت بەلاوە ئاسان دەبێ بەڵام بکوش بەس لەحزەی یەکەمی باوەڕتان بێ ناگاتە 6 چرکە فأصبح من الخاسرين هەز بە خۆی دەکات چەند ڕەنجەڕۆیە چەند دۆڕاوە ئەو کەسەی کوژراوە لەبەر چاوی هەموو خەڵک دەڵێن فڵان کەس تیاچوو بەس تیاچوو ئەو کەسەیە کە قاتڵە پەنا بەخوا بە تەواوی تەمەنی ژیانی خۆشی لە دڵی خۆی نابینێتەوە ئەمن و ئەمان بەخۆیەوە نابینێتەوە سەری ئاسوودەی ناکاتە سەر بالیف و سەرینێک و شەیەک بە ئیسراحەت لە ماڵەوە ناخەوێ ڕۆژێ پیاسەیەک لە پارکێکا ناکا و لە ژیانی خۆی ئەمین بێ قیامەتێکی نەبڕاوەش کە گەورەترین تاوان لە دوای شەریک بۆ خوا قەراردان قەتڵە پەنا بەخوای پەروەردگار بۆیە ڕەنجەڕۆیە ئەو کەسەی دەستی هەیە لە خوێنی کەسێکە خۆی دەیکوژێ ڕەنجەڕۆیە ئەو کەسەی لە پشتی کوشتنی کەسێکەوەی و فەرمان دەدا بە کوشتنی ڕەنجەڕۆیە ئەو کەسەی پیلانی کوشتنەکە دادەنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ بە نیو دێڕ بە نیو کەلیمە بە نیو وشە بەشدار بێت لە کوشتنی ئینسانێکە خوا دەفەرمێ لەسەر نێوچاوانی بنووسن ئایس من ڕەحمەتی الله بێ بەشە لە ڕەحمەتی خوا جار هەیە بە کوشتن دڵخۆشی پەنا بەخوا کەسێک کوژراوە هیچ پەیوەندی بە تۆوە نیە ئەڵێ دەستیان خۆش بێ ئەزانی ئەو دەستیان خۆش بێ تۆش دەخاتە ڕیزی خەسارەتمەندانەوە با زمانمان بگرین با نەفرەت لە کوشتن بکەین داواش بکەین خوای گەورە لە بکوژان بە دوورمانکە لە هاندەری بکوژان لە ڕیزی بکوژان بە دوورمانکە داوا بکەین لە خوای پەروەردگاری خۆمان لە ڕیزی ڕەنجەڕۆیان بە دوورمانکە یا ڕەبی خوایە لە سەرفرازان بین سەرکەوتوو سەرفراز بین لە دنیادا نەکرد سەرکەوتوو وەکو سەرکەوتومانکەی سەرفرازمانکەی خوایە ماڵ و منداڵمان خزم و کەس و کارمان خۆشەویستانمان کوردستانیانمان هەموو چاکانی ناو مرۆڤایەتی سەرفرازکەی تێگڕای مرۆڤایەتی و ئێمەی موسڵمان و ئێمەی گەلی کوردیش بە تایبەت ئێوەی بینەرانی بەڕێزی بەرنامەی کلیل لە کەناڵی دیمەن بە تایبەتتر یا ڕەبی خوایە لە ڕەنجەڕۆیان بە دوورمانکەی
آمين والحمد لله، والسلام عليكم ورحمة الله وبركاته.